ئازانی کورسانی و سڵاوتان لەبێت ئەم شەویش لە بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەوە لەگەڵتان دەبین. هەمیشە بیری توندوتیژی لەناو کورددایەکێک بۆ لەو بیر و باوەڕانەی کە سەردەمانێکە کورد و کۆمەڵگای کوردی تایدا بۆتە قوربانی، بەڵام لە ناویشیاندا جارۆبار گوێمان لەوە دەبێت کە دەڵێن بیری توندڕەوی لە ناو کۆمەڵگای کوردیدا بڵاو بۆتەوە یان بڵاو دەبێتەوە یاخود کەسانێک دەیانەوێت بیری توندڕەوی بڵاو بکەنەوە. دیارە ئەم بیرە زیاتر بە وابەستا بە دینی ئیسلام و بە پشت بەستن بە ئاینی ئیسلام هەوڵ دەدرێت کە زۆر جار لە ڕێگەی لەبەر ئەوەی کۆمەڵگای کوردی کۆمەڵگایەکی ئیسلامیە لە ڕێگەی دینەوە ئەم بیر و باوەڕا لە ناو خەڵک لە ناو کۆمەلگادا بڵاو بکرێتەوە. ئەگەر چی دینی ئیسلام دینێکی جوانە، دینی پێکەوە ژیانە، هیچ کات ئەو توندوتیژی و ئەو توندڕەویەی کە هەوڵ دەدرێت لە ڕێگەی دینی ئیسلامەوە بە کۆمەلگادا بڵاو بکرێتەوە بەو شێوەیە نییە. بەڵام ئێمە ڕۆژانە گوێبیستی ئەوە دەبین. لە چەند ڕۆژی ڕابردوو هێزەکانی ئۆپراسیۆنی سەربا دەستگای ئاسایشی هەرێم دوو گروپی تیرۆریستی کە ژمارەیان 30 تیرۆریست بوو دەستگیر کردووە کە ئەم کەسانە خود ئەم گروپانە هەوڵیانداوە بیری توندڕەوی داعش لە ناو هەرێمی کوردستان و لە ناو شارەکان و پارێزگاکاندا بڵاو بکەنەوە کە ئەمانە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە کەسانێک ئاشنا بوون و هەر هەوڵی ئەوەیان داوە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەم بیرە واتە بیری توندڕەوی داعش بە ناو خەڵکدا بڵاو بکەنەوە. جا ئەم ئێوارەی ئێمە لەسەر ئەو بابەتە گفتوگۆ دەکەین بزانین ئەو کەسانی کە ئەم کارە دەکەن خۆیان تا چەند قوربانین و کێ دەبێتە قوربانی دوجار لە ناو خێزان و لە کۆمەلگاشدا و ئایا دینی ئیسلام هەر بەڕاستی دینی پێکەوە ژیانە یاخود دینێکە کە دەوێت بیری توندڕەوی بڵاو کاتەوە و تا ئۆپراسیۆن و هێزەکانی ئاسایش و هەموو ئەو لایەنانەی کە ئەمنیەتی هەرێمی کوردستان و خەڵک دەپارێزن تا ئەوان هەبن ئێمە تا چەند دەتوانین هەست بە ئارامی بکەین و تا چەند دەتوانین لە ماڵەکانی خۆمان بە ئارامی بخەوین و تا چەند دەتوانین خۆمان و مناڵەکانمان نەبنە قوربانی بڵاوکردنەوەی ئەو جۆرە بیرکردنەوانە. ئێمە کۆمەڵێک ئامارمان لەبەردەستایە کە تایبەتە بە هێزەکانی ئۆپراسیۆن کە بەڵێ چالاکی هێزەکانی ئۆپراسیۆنی دەستگای ئاسایش کە لە 2009ەوە ئەو تیرۆریستانی کە گرتویانن کە هەوڵی ئەویان داوە بیری توندڕەوی لە هەرێمی کوردستان بڵاو بکەنەوە. لە ساڵی 2019 هێزەکانی ئۆپراسیۆن 142 کەسیان دەستگیر کردووە کە دەتوانین بڵێن 142 تیرۆریست چونکە دوجار ئەمانە بە بڕیاری دادوەر تاوانەکەیان یەکلا بۆتەوە و با سزای خۆیان گەشتون. 2020 124 کەس بە هەمان شێوە یاخود 124 تیرۆریست لەلایەن هێزەکانی ئۆپراسیۆنەوە دەستگیر کراون. لە 2021 176 تیرۆریست دەستگیر کراون کە هەوڵی ئەویان داوە بیری توندڕەوی بڵاو بکەنەوە. 2022 128 کەس لەسەر ئەو بابەتە دەستگیر کراوە. لە 2023 ژمارەکە زیادی کردووە 260 تیرۆریست لەسەر ئەو بابەتە لەلایەن هێزەکانی ئۆپراسیۆنی دەستگای ئاسایشەوە دەستگیر کراون. لە 2024 کە ئەم ساڵە و تەنها دوومانی تا ئێستا توانراوە 52 کەس یاخود 52 تیرۆریست لەسەر بڵاوکردنەوەی هەزری توندڕەوی لە هەرێمی کوردستان دەستگیر بکرێن. 1043 تۆمەتبار لەلایەن هێزەکانی ئۆپراسیۆنەوە ڕادەستی حکوومەتی عێراق کراوەتەوە کە بە مادەی 4 تیرۆر ئەمانە پڕاوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە. 1992 تۆمەتبار دەستگیر کراوە لەلایەن هێزەکانی ئۆپراسیۆنەوە لە هەرێمی کوردستان بە مادەی 2 تیرۆر واتە 1043 تۆمەتبار ڕادەستی حکوومەتی عێراق کراوەتەوە. دیارە حکوومەتی عێراق بە مادەی 4 تیرۆر لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکات بەڵام لە هەرێمی کوردستان ئێمە بە پێی یاسای تیرۆر بە پێی مادەی 2 تیرۆر لێکۆڵینەوە لەو کەسانە دەکەین کە 1992 تۆمەتبار دیارە ئەم ئامارە لە 2014 کە فکری داعش لە هەرێمی کوردستان بڵاو بۆتەوە تا 2024 واتە لەو ماوەیەدا ئەو ڕێژەیە لەلایەن هێزەکانی ئۆپراسیۆنی دەستگای ئاسایشەوە دەستگیر کراون. دیارە ئەو ئامارەی پێشتریش کە باسمان لێوە کرد ئەمانە تیانایە بیانیە و تیانایە خەڵکی هەرێمی کوردستان و ناوچە جیاوازەکانە و تیاشیانایە خەڵکی باشوور و ناوەڕاستی عێراق و کە وەک باسمان کرد ڕادەستی حکوومەتی عێراق کراونەتەوە. بەڵێ لەسەر ئەو بابەتەی کە باسمان کرد لە ماوەی ڕابردوو دوو گروپی تیرۆریستی لەلایەن هێزەکانی ئۆپراسیۆنەوە دەستگیر کراون. بە سوپاسەوە ئەوان ڤیدیۆیەکیان بۆ ئێمە ناردووە کە تایبەتە بە ئیجراعاتەکان و ڕێوشوێنەکانی دەستگیرکردنی ئەو تۆمەتبارانە
پێکەوە بینەر دەبین و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین. فەرموو. دووبارە سڵاوتان لە بیازیزانم لەگەڵتان بەردەوامە بین ئەمێوارەیە کۆمەڵێک میوان لەگەڵ ئێمە ئامادە دەبن ئەوانی شەرێک لە بەڕێزان عەقید سەلام عەبدولخالق بەڕێزیان لێپرسراوی ڕاگەیاندنی دەستگای ئاسایشی هەرێمن بە سوپاسەوە لەگەڵ ئێمە ئامادەی دەبێت دکتۆر سالار تاوەگۆزی کە بەڕێزیان مامۆستای زانکۆن بە سوپاسەوەم ئێوارەیە بەڕێزیشان لەگەڵ ئێمە دەبن مامۆستا مەلا مەسعەدجاف کە بەڕێزیان پێش نوێژ و وتار خوێنن سوپاس بۆ بەڕێزیشان کە لەم بەرنامەی فایل لەگەڵمان دەبن چاوتان لەسەر کورسات نیوز بێت و لەسەر بەرنامەی فایل و دیار دەبێت کۆمەڵێک کەیسمان هەیە کە دواتر لە درێژەی بەرنامەکە گوێبیستی دەبین کە لە زاری خۆیانەوە باس لەوە دەکەن چۆن فکری توندڕەوی داعشیان وەرگرتووە و هەوڵیان داوە چۆن ئەم فکرە بڵاو بکەنەوە و کار و چالاکیەکانیان چی دەبێت دواتر لە زاری خۆیانەوە گوێبیست دەبین منە چمەلای میوانەکانم کاک سەلام زۆر بەخێر بێ
سپاس بۆی بەڕێز. ئاماژ لەم بەرنامەی ئێمە ترساندنی خەڵک نییە بەڕاستی بە پێچەوانەوە ئێمە دەمانەوە بڵین لەگەڵ ئەوەی کە ئەم جۆرە کەیسانە لە هەرێمی کوردستان و لە سەرجەم شار و شارۆچکەکان هەیە بەڵام دڵنیایی ئەوە دەدەینە خەڵک کە تا ئێوە هەبن خەڵک بە ئارامی لە ماڵی خۆی و لە شاری خۆی دەبێت ئەمێ بپرسم ئێوە چۆن ڕوبەڕووی ئەو کەیسانە دەبنەوە. سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ ئەسڵاو بۆ بینەرانی بەڕێستان. بەڕێوەبەرایەتی ئۆپراسیۆنەکانی دەستگای یاساییش لە ماوەی ڕابردوودا لە چوارچێوەی یاسابەرکارەکانی هەرێمی کوردستان کە ئەویش یاسای ژمارە 3 ساڵی 2006 کە تایبەتە بە بەرەنگاربوونەوەی تیرۆر لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا چەندین ئۆپراسیۆنی ئەنجام داوە بۆ دەستگیرکردن و ڕێگیریکردن لە بڵاوبوونەوەی فکری توندڕەوی یاخود ئایدۆلۆژیای توندڕەوی کە بەداخەوە لە ماوەی ڕابردوودا لەلایەن چەند ناوچەیەک ئەو بیرڕای توندڕەویە بڵاو بۆتەوە. لەم چوارچێوێدا چەندین ئۆپراسیۆن ئەنجام دراوە کە دوایینیان لە 15ی دوی ئەم مانگەدا ئەنجام دراوە کە 7 کەسی تریش دەستگیرکراوە لەو نێوەندەدا. نزیکەی ئەو دەستگیرکراون لە ئەم ساڵدا 54 کەس بوون وەکو ئاماژەتان پێدا لە ئامارەکاندا. ئەمانە فکری توندڕەویان بڵاو کردوتۆ لە نێوان خەڵکدا کە بەشێکی زۆری کارەکانیان سوودیان لە تۆڕە کۆمەڵاتەکان وەرگرتووە کە لە نێو تۆڕە کۆمەڵاتەکاندا ئەمان تەنها وەریان نەگرتووە ئەو فکرەیە لە دەرەوە بەڵکو گەڕان بە دوای فکرەکەیە و لە هەمان کاتە هەڵگرتنی ئەو فکری توندڕەویە پاشان بڵاوکردنەوەی بۆ نێو کۆمەڵگەدا کە ئەمە خۆی لە خۆیدا قەدەغەیە ئەمە دژی یاسابەرکارەکانی هەرێمی کوردستانە بۆ ئەم مەبەستە ئۆپراسیۆنەکانی دەستگای یاساییش چەندین ئۆپراسیۆنی ئەنجام داوە لەو نێوەندەدا بۆ دەستگیرکردنی ئەم کەسانە. باش دەستخۆش دواترە گەڕێمە وڵات ئەچمە لای دکتۆر سالار کە بەڕێزیان مامۆسای زانکۆن. دکتۆر سڵاوت لێبێ سپاس بۆ ئامادەبوونت. منەمە سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم تاکی ئێمە تاکەی ئامادەیە کە کرێ یاخود هزری توندڕەوی وەربگرێ ینی ئەوەی کە میوانەکەم ئاماژەی پێکرد لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەم کەسانە یاخود ئەم کەیسانی کە دەستگیر کراون ئەم فکریان وەرگرتووە یعنی تاکەی ئێمە یاخود ئەو کەسانی کە لە کۆمەلگای ئێمەدان ئامادەن وا بە ئاسانی ئەم جۆرە فکرانە وەربگرن. بەڵێ سەرەتا دەستخۆشی لە هێزە ئەمنیەکانەکەم هێزە ئەمنیەکان لە هەر شوێنێکە بن لە کوردستاندا هەمیشە چاوێکی کراون بەبێ جیاوازی حیزبایەتی من دەستخۆشی لە هەمویان دەکەم کە بە بەرپرسیارەتی و بە تێڕوانینێکی نیشتیمانیانە کاریان کردووە بۆ بەرەنگاربوونەوەی کاری تند و تیژی و توندڕەوی لە هەرێمی کوردستان بەڵام کاری ئەوان تەواو نابێ هەتا ئەو کاتەی کە لەگەڵ ئۆپەراسیۆنەکاندا یان پێش ئۆپەراسیۆنەکانیش ئێمە هەوڵێکمان نەبێت بۆ ئەوەی کە لە ڕووی فکریەوە ڕیشەکێشی بیری توندڕەوی بکەین کە بەداخەوە تا ئێستا پلانێکی هەمەلایەنە و گشتگیر نییە جەنابەت وتت تاکەی بەردەوامە بێ تا ئەو کاتە بەردەوام ئەبێ کە ئێمە پلانێک دادەنێن لە ڕووی فکریەوە بەرەنگاری ئەم دیار دەبینەوە. ئامارەکان پێمان دەڵێن لە نێوان ساڵی 2019 کە 142 کەس گیراوە لە 2023 260 و 2024 هێشتا نەڕۆشتووە 52 کەس گیراوە کەواتە ئامارەکان دەمانترسێنن بەوەی کە بیری توندڕەوی بەردەوام لە هەرێمی کوردستاندا بەرەو گەشەکردن دەڕوە و لە سۆشیال میدیاش ڕاستە کاریگەریەکی زۆری هەیە. فەزای سۆشیال میدیا بە شێوەیەکی گشتی فەزای گشتی سۆشیال میدیا فەزایەکی مەوبوعە پەتابارە بە بیری توندڕەوی. ئێمە دەبێ لە ڕووی فکریەوە دیراسی ئەم بابەتە بکەین بزانین بۆچی گەیشتن بە ئەم حاڵەتە. خۆشبەختانە ئێمە لە هەولێر هەندێک کارمان کردووە کۆمەڵێک سەردامان دەستکەوت کە بۆچی بیری توندڕەوی بەم شێوەیە گەیشتوتە ئەم حاڵەتە لە ئەم دۆخە لە کوردستان و بەردەوامین هیوادارین کە هێزە ئەمنیەکانیش ئاگاداری کاری توێژەران بن هەم بیان پارێزن هەم ئەو ڕۆشنبیرانە بدۆزنەوە کە لە بواری بیری توندڕەویە شارەزایان هەیە و کاریان کردووە چونکە نەکاری ئێمە وەک ڕۆشنبیران بەبێ ئەوان تەواو بێ نەکاری ئەوانیش بەبێ ڕۆشنبیران تەواو دەبێت لە هەمان کاتیشدا دەبێت کۆمەڵێک مامۆستای ئاینی باش کە حەزیان لە پێکەوە ژیانە کە خەمی وڵاتیانە مامۆستایەکن کە بە بیرێکی کوردانە دەڕوانە ئاین ئەمان هەموو کۆبینەوە و لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەتدا بۆ ئەوەی بتوانین ڕیشەکێشی ئەم فکرە بکەین. من دەڵێم ئەمە بەردەوام دەبێت. بەڕاستی ببوورە لە قسەکانی خۆتەوە باست لەوە کردوتت ئەبێت ئەو ڕۆشنبیرانە بدۆزرێنەوە واتای ئەوەیە کە ڕۆشنبیرەکان ونن
یان بە شێوەیەکی تر بڵین زۆر جارێ ما بینین لەو موبایلی دەستمانەوە کە دەچینە ناو تەواوی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانی کە هەیە ڕەنگە بەشێکی کەم لەو ڕۆشنبیرانە ببینین لەسەر ئەو بابەتە گفتوگۆ بکەن ئەی ڕۆشنبیرەکان خۆیان لەکوێن ڕاستە هەمیشە باس لە ڕۆلی ڕۆشنبیرەکرێت لە عێراقدا بەگشتی ڕۆلی ڕۆشنبیر لە عێراقدا لە 2023ەوە ڕۆڵێکی زۆر ینی لاوەکیە نیانتوانیوە لە مەشهدەکانە قسە بکەن ئەویش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە پشتیوانییان نییە بیان پارێزی ڕۆشنبیری ئەو ڕۆ قسەیە دەکات دەبینی لە سوۆسیال میدیا هەزاران جنەی بۆ دێ یەک لەوانە کە خۆم جورئەتم کردووە دێجار قسم کردو بە هەزاران جنێوم باتوە ئێستا مۆبایلەکەم پڕە لە تهدید و سوکایەتیت پێ دەکەن ناشرینت دەکەن یعنی ئێمە جگە لەوەی کە لە ڕووی مەیدانیەوە تیرۆریستی زۆرمان هەیە لە ناو کۆمەڵگا هەندێکیان کەشف بوون هەندێکیان کەشف نەبوون لە ناو سوۆسیال میدیا یەک جەیشی گەورەی توندڕەوتەیە بە هەر شێوەیەک تۆ قسە بکەی پەلامارت دەدەن و ناشرینت دەکەن و کەسایەتیت لە کەدار دەکەن ڕۆشنبیر کاتێک کە دەبینێ پشتیوانی نییە کاتێک کە دەبینێ لەگەڵ ڕێزم هەندێک لە جیهەتەکان هاوسۆزن لەگەڵ ئەم کەسانە کە بیری توندڕەوی بڵاوەکەنەوە کاتەویش بێدەنگە بێ ئێمە لە مێژووی کووردا دەبینین چەند ڕۆشنبیرمان تیرۆر کراوە کەس نەبوو بە خاوەنی لە ناو عێراق دەبینی عەلا مەجذوب یەکێکە لە ڕۆشنبیرە گەورەکان کە قسەی لەسەر ئەم بابەتە کرد یەکسەر لە بەردەم ماڵی خۆیان ساردیان کردەوە کەواتە تۆ پشتیوانیت نەبوو دەتوانی چی بڵێ وەک ڕۆشنبیر لەو کاتە دەبێ بێدەنگ بیت و بێدەنگیش بەڕاستی جۆرێکە لە هەڵوێست بەڵام هەڵوێستێکی باش نیەوە دەبێ بتوانین کە ئەو ڕۆشنبیرانە بهێنینە گۆ و بۆ ئەوەی کە بەرچاوڕوونی مام دەنێت چی بکەین دەستخۆش دکتۆر سالار دواترە گەڕێمە وڵات مامۆستا مەسعود ئێمە بینەری دوو کەیس دەبین لەسەر ئەو بابەتە من دواتر ئێمە لای بەڕستان و لەسەر ئەو بابەتە زیاتر گفتوگۆکەین فەرمون با پێکەوە بینەر بیم بزانین ئەو کەیسانە لە زاری خۆیانەوە چۆن بیری توندڕەوی لە هزر و مێشکی ئەوان دروست بووە و هەوڵی ئەویان داوە چی بکەن بینەر بن مالك 1981 لە قەڵاتزێ لەگەڕ چی ڕاپەڕەندانشم ئاستی خوێنشم شەشی سەرەتاییە من لە ساڵی 2007ەوە فکرەی داعشم وەرگرتووە لە ڕگەی تۆڕە کۆمەڵاتیەکان لە ڕگەی وتارەکانی مامۆستا کامەران کەریم و ئیسماعیل سوسەی ئەمە لە کاتێکە کاریگەری برایەکانم بەناوەکانی عیسامەددین و ئیسماعیل و عومەر کە لە 2014 لەگەڵ ماڵ و مناڵەوە بە ماڵ و مناڵەوە ڕۆیشتن بۆ ناو دەوڵەتی ئیسلامی لە مووسڵ کە پەیوەندی تەلەفۆنی و لە ڕگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە تیلیگرام و ئیمۆوە پەیوەندیم هەبوو لەگەڵیانە بەردەوام قسەم لەگەڵیانە کرد کە باسی ئەوەیان بۆ کردم کارەکانی دەوڵەتی ئیسلامی ڕاست و دروستە و کاریگەری هەر سێبراکەم و تۆڕە کۆمەڵاتیەکان وای کرد کە فکرەی دەوڵەتی ئیسلامی وەرگرم هەر بەهۆی ئەم بیر و باوەڕەوە سەرجەم فەرمانگە و هێزە ئەمنیەکان و موچەخۆرانی ئەم حکوومەتەم پێکافرە و باوەڕم بەوە نییە کە لە دوای ئەو مەلایەنەوە نوێش بکەی و دروست نییە نوێشکردن لە دوێ لە ساڵی 2015 ئیسماعیلی برام دوو جار پارەی بۆ ناردم بەڕپارەی کە جاری $500 بوو بە دوو کەسە کە پێوتم هیچ پرسیارەی لێ مەکە و ئەویش هیچ پرسیار لە تۆ ناکە ئەکاونتێکی فەیسبوک و تەلیگرام هەبوو بە ناوی دایکی عەلیەوە کە تێیدا وتارەکانی مامۆستا کامەران کەریم و چالەکیەکانی دەوڵەتی ئیسلامی فکری توندڕەوی بڵاوم دەکردەوە کەسێکم دەناسی بە ناوی کە بەیەکەوە وانەی عەقیدە ئوسوڵ سەلەسەمان دەخوێن کە بەشێکی لە ماڵی ئێمە بوو و بەشێکی لە ماڵی کاکدی مریشک فرۆش هەرسێک براکەم کە لە ڕزەکانی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی بوون لە ساڵی 2016 شەهید بوون لە مووسڵ من ویستمە ئەو فکرەیە بڵاوکەمەوە لە ڕێگای قسەکردن و هاندان بۆ ئەو کەسانی کە متمانە بیان هەبێ و بیان هێنمە سەر فکرەی خۆم ئەو پێش شەهید بوونیان براکانم چەند جارێک داوایان لێ کردم کە هیجرەت کەم بۆ لایەن و سەبارەت بە جیهاد تەواوی پڕوای تەواوم پێی هەیە و ئامادەم جیهاد بکەم
پێشتر لەلایەن هیچ هێزێکەوە نەگیرام دەستگیر نەکرام و هیچ پێشینەم نییە هەتا ئێستاکە لە لایەن هێزی ئۆپراسیۆنەوە دەستگیر کرا. ناسراون بە خەڵکی قەڵازێم دانیشتوی گوندی هێرۆم لە ڕاپەڕین دادەنیشم تەمەنم 21 ساڵە موالیدم 26 2003 من 4 ساڵ لەمەوبەر لە ڕێگای سناپچاتەوە لە ڕێگای پێیجێک بنەی مامۆستا کامەران کەریم شارەزای عەقیدەی ئیسلامی بووم دەوڵەتی ئیسلامی لە ڕێگای ئەوە وتارەکانی مامۆستا کامەرانی بۆ دەنادبوو بۆ ئەوی گوێگیریان بم و لە ڕێگای ئەوەوە هاتمەوە قەناعەتەی کە هەموو حیزب و حکوومەت و جوندیەکانی پێم کافر و تاغوت بن و هەروەها دوای ئەوە لە ڕێگای فەیسبوکەوە ناسی لە ڕێگای ئەوە دادەنیشینە مزگەوت باسی سەرەتاکانی ئیسلام و باسی تەوحید و لا ئیلاهە ئیلا الله و تاغوت و کوفر بە تاغوت و ئەوانی بۆ دەکردن ناواقزەکانی ئیسلام و دەرچوونەی ئیسلام و هاتنەی ئیسلام و ئەوانی بۆ دەکردن دواتر لە مزگەوت دەرسی قورئانمان دەخوێند کە دەرسی قورئانمان دەخوێن لە ڕێگای ئەو دەرسەوە 6-7 کەس بووین لەو لە ڕێگای ئەو دەرسەوە ناسی کە ئەویش هەمان عەقیدەی منی هەبوو عەقیدەی دەوڵەتی ئیسلامی دوای ئەوە ناسی ئەویش هەمان عەقیدەی منی هەبوو عەقیدەی دەوڵەتی ئیسلامی دواتر دوای ماوەیەک من چوومە کارگەی قەنەف لە کارگەی قەنەف وەستاکەم هەمان عەقیدەی منی هەبوو ئەو باسی فکرەی دەوڵەتی ئیسلامی بۆ دەکردم کە ئەوان عەقیدەیان باشە و عەقیدەی ئێمن و حکم بە قورئان دەکەن باسی ئەوانی بۆ دەکردم کە ئەوان لە سەرڕێگای ڕاستن و من چەند کەناڵێکم هەبوو لە تۆڕە کۆمەڵاتیەکان بانگەوازم دەکرد بۆ عەقیدەی دەوڵەتی ئیسلامی دواتر گەشتمە و قەناعەتە و بیرباوەڕێی کە هەر کەسێک موچە لە حکوومەتی هەرێم وەربگرێت کافر و تاغوتە تەنات مەلا و مامۆستا ئاینیەکانیشمان بە کافر و تاغوت دەزانی نوێژمان لە پشتەوە نەدەکردن دواتر لەلایەن هێزەکانی ئۆپراسیۆنەوە دەستگیر کرا. دووبارە سڵاتان لە بەیانتانم لەگەڵتان بەردەوامە بین مامۆستا مەسعود من ئەمێ بێمە لای بەڕێستان و لەو پرسیارەوە دەست پێ بکەم هەر بەڕاستی دینی ئیسلام ئەمەی دەوێت ئەم بیری توندڕەویەی دەوێت یان بە شێوەیەکی تر ئێوە وەکو مامۆستایانی ئاینی کافرن ڕەنگە ئێستا جۆرە سەر لە شێوانێک لە لای خەڵکە بێ نەزانێت کامە ڕاست و کامە هەڵەیە ئێوە لەسەر و بابەتە چیتان هەیە؟ بە ناوی خۆی گەورە میهرەبان سپاس بۆ بەڕێستان دەستخۆشی بۆ کەناڵەکەشتان و جێگەی دەستخۆشیشە بۆ هێزە ئەمنیەکان کە ئەگەر شەونخونی ئەوان و ماندووبوونی ئەوان و شەوخستنە سەریەکی ئەوان نەبێ بەبێ هیچ ئینتیمایەک و بەبێ هیچ ئەملاولایەک بۆ بابەتی حەزبی یا سیاست خەمی ئەوان نەبێ بۆ ئەم وڵاتە ئەو ڕێژە زۆرەی کە بەڕێستان بڵاوتان کردەوە لە ساڵی 2019 وەکو دکتۆری بەڕێز فەرمووی ڕێژەکە چۆن بەرزە بێتەوە تا 2014 بەداخەوە ئەگەر شەونخونی هێزە ئەمنیەکان نەبوایە ڕێژەکە زۆر زیاترە بوو بەڵام مادام زۆرترین قسە لەسەر ئاینە و بە ناوی ئاینەوە ئەم تەکفیرە ئەکرێ و ئێمەی مامۆستایانی ئاینیش تەکفیرەکرین و کافرەکرین و نوێژ لە دوامانەوە دروست نەبێ سوپاسدانەکەم ئەگەر دەرفەت بە من تۆزێ زیاتر بن لە هاوڕەکانم بۆ ئەوەی کە دەست لەسەرم برینە دابنین کە برینێکی گەورەیە و پێویستی بە چارەسەرکردنە ئەگینا بارودۆخەکە لەوەی کە ئێستا هەیە خراپترە بێ پەنا بەخوا ئینشاءڵڵا ئەو خراپیە نابینین بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک فکری تەکفیری و فکری توندوتیژی تەتەڕف لە وڵاتمانە ئینشاءڵڵا بەرەو کۆتا ڕۆین چونکە سەرەتای بیری تەکفیر و تونڕەوی بێگومان لە سەردەمی خودی پێغەمبەرە هەبوو عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام ژمارەیان زۆر نەبووە و لە جێگەیەک بۆ جێگەیەک خۆیان شاردوتەوە و نەیانتوانیوە کە خۆیان ئاشکرا بکەن بیری تەکفیری لە ذول خوەیسیرەوە سەری هەڵدا
کە کەسێک بوو حتا بە دابەشکردنی پێغەمبەریش ڕازی نەبوو. پێغەمبەری خۆ عەلەیهی السەلات وەسەلام ماڵێکی غەنیمەی دابەشە کرد لە بینی سەحابەکانە، لەو لاوە هات و وتی یا ڕەسوول الله یا محەممەد ئیعدل، ئەی محەممەد عەدالەت بە لەو دابەشکردنا. تەماشا بە پێغەمبەری خواڵێ عەدالەت بە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی وەیلەکە ومن يعدل إذا لم أعدل، فەرمی وەیل بۆ تۆ ئەگەر من عەدالەت نەبم کێ عەدالەتە؟ ئەم جۆری بیرە تەکفیریە لە سەردەمی پێغەمبەر و حەزەتی ئەبوو بەکری سەدیق و حەزەتی عومەری کوڕی خەتابیشە خەفە بوون، دیار نەبوون. بەڵام 6 مانگ بەسەر خەلافەتی حەزەتی عوسمانی کوڕی عەفانە ڕۆشت، مدەیەکی زەمانی لە سەردەمی خەلافەتی حەزەتی عوسمانی کوڕی عەفانەوە ئەم فکرە تەکفیریە سەریان هەڵدا بە ناوی قوڕائەوە، بە ناوی زۆر قورئان خوێنەکانەوە حەزەتی عوسمانیان شەهید کرد، حەزەتی عەلییان شەهید کرد، واتە 2 خەلیفەی ڕاشیدین بەدەستی ئەم تونڕەوانە، بەدەستی ئەم تەکفیریانە، بەدەستی ئەم خەواریجانە شەهید بووە. ئەمانە کۆمەڵێکن بەداخەوە پێیان وایە کە ئەوان باش لە دین تێگەشتون، بەڵام لە حەقیقەتە ئەمانە خارجن لە دین بە پێی دەقی فەرمودەی پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام کە ئەفەرمی ئەمانە کۆمەڵێکن لە دین دەرئەچن یەقتولون ئەهل الئیسلام وەیەدەعون ئەهل الأوثان، ئەمانە مسلمانانە کوژن و واز لە بتپەرست و گاور و جوولەکە هێنن، یەمڕقون من الدین کەما یەمڕق السەهم من الڕەمیە. ئەمە پێناسەی پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام بۆ توندڕەوەکان، ئەفەرمێن لە دین دەرئەچن وەکو چۆن تیر لە کەوان دەرەچێ. حەزەتی عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ تعریفێکی خەواریجەکە کە بڕوا بکە خوشکی بەڕێزم. ئەم تعریفە بۆ ئەم سەردەمەی ئێمەش ئەم ساڵی 2024 من لەگەڵ بەڕێستا قسەکەم و بینەران چاویان لە ئێمەوەیە، ئەم تعریفە بۆ ئێستا شەر گونجاوە. حەزەتی عەبدوڵای کوڕی عومەرە فەرمێ ئەو ئاەتانەی کە خەواریج ئەیان سەپان بەسەر سەحابەکانەوە پێیان ئەیان کوشتن و شەهیدیانەکردن، إنهم انطلقوا إلى آيات نزلت في الكفار، ئەو ئاەتانەی لە قورئانە بۆ کافرەکان هات بۆ خوارەوە، بۆ ذەمی کافرەکان هات بۆ خوارەوە، ئەوان چیانە کرد؟ فجعلوها على المؤمنين. ئەمە ئیمامی بوخاری ڕیوایەتێکە، ئەو ئاەتانەی کە بۆ کافرەکان هات بۆ خوارەوە ئەوان بەسەر مسلمانانە تەطبیقیانە کرد و خەڵکیان پێکوشت. بۆیە من قەناعەتم وایە ئەم بیرە تەکفیریە بێگومان وەکو وتم ڕەچەڵەکێک و ئەساسێکی کۆنی هەیە، بەڵام بۆ وڵاتی ئێمە تازەیە. لە وڵاتی ئێمە ئەم بیرە تەکفیریە تازەیە. تازەشە چۆن ببوورە لە وڵاتی ئێمە تاکە سەرچاوی خوێندن و ڕۆشنبیری ئەم گەلی کوردەی ئێمە مەداریسی ئاینی و حجرە دینیەکان بوون لە سەردەستی مامۆسا گەورە و دیارەکانی وڵاتی ئێمە. نەبیسراوە لە هیچ سەردەمێ لەو سەردەمە زێڕینانەی مامۆسا گەورە و قەدیمەکانی ئێمە بیری تەکفیری هەبوو بێ. نەبیسراوە فەقەیەک لە حجرەیە خوێندوێتی و خەڵکی کافر کردبێ و خەڵکی کوشت بێ و چوو بێ بۆ ناو بیرێکی تونڕەوی. نەبیسراوە لە شارێکی دێرینی وەکو ئامێدیە مەدرسەی تیا بووە 700 ساڵ خزمەتی بە شەریعەتی ئیسلام کردووە. کاتی وا هەبووە 400 قوتابی و خوێندکاری فەقەیتیا بووە، فەقەی لەو حجرا پەروەردە بووە تاکە یەک نەفەریانتیانە بۆ بیری تونڕەوی هەبێ. بنەماڵەی قزڵجی زانایەکی گەورەی دیاری کوردەواری خۆمانە سوپاس دەکەم ئەگەر یارمەتیم بی. بەڵێ وڵی کاتم ئەبێ بە عەدالەت دابەشیکەم بەسەر میوانەکان ئەما مۆسا دەست خۆش ئەگەڕێمەوە بۆلات ئەمەوە بچمەوە لای کاک سەلام. ئەمانە لەبەر ئەوەی کە دژی حیزبن یان دژی حکوومەتن ئێوە دەستگیریانەکەن هێزەکانی دەستگای ئاسایش یان مەترسی ئەمانە چیان؟ ئێوە لەکوێدا هەستان بە مەترسی کردووە وە بەردەوام بەدوایانەوە لە هەر شوێنێکا دەرکەون دەستگیرەکرێت؟ وڵا ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. ئێمە بە بیرێکی نیشتیمان پەروەرانە بیر لەم کەیسانە دەکەینەوە، واتە بەدەر لە هەر ڕەنگێک بەدەر لە هەر حیزبێک بە هیچ شێوەیەک لەناو ئەم پرۆسەیە نییە. دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان بە تایبەت بەڕێوەبەرایەتی ئۆپراسیۆنەکان کار لەسەر ئەوە ئاکات ئەم فکری توندڕەویە سنوردار بکات، واتە دەست پێشخەری پێش بڵاوبوونەوەی فکرەکە زۆر گرنگە، واتە لە سەرەتاوە تۆ بتوانیت سنوورداری بکەیت، بتوانیت ئەو گروپانە و ئەو باندانە مەرامەکانیان شکست پێبێنیت، پلانەکانیان شکست پێبێنیت، ئەوە ئەرکە سەرەکیەکەی بەڕێوەبەرایەتی ئۆپراسیۆنەکانە کە لێرەوە سوپاسی تاوامان بۆ بەڕێوەبەر و سەرجەم ئەفسەر و کارمەندانی ئەو بەڕێوەبەرایەتی و سەرجەم بەڕێوەبەرایەتەکانی ترە کە ماندوو نەناسانە ئەرک و فەرمانەکانیان جێبەجێ کردووە بەدەر لە شەو نەخۆنیان کردو بەدەر لە بەپێی یاساکان بە دواداچوونیان کردووە. لێرەوە دەست پێەکە چی باسی تۆڕە کۆمەڵاتەکان دەکەین بە داداچوونی وردیان کردووە بۆ تۆڕە کۆمەڵاتەکان لەبەر ئەوەی
ئەو تۆڕە کۆمەڵاتیانە خۆمان نزانین کە دووشتی سەرەکیتیایە یان سوودی لێبینی یان ئەوە تا زەرری هەیە ئەو تونندڕەوی و فکری تونندڕەوی هەر کەسێک پلانی ئەوەی بێت کە تونندڕەوی بڵاو کاتەوە ئێمە لە نزیکەوە داداچوونیان بۆ ئەوکەین و ئەم کەسانە دەستنیشان دەکرێن پاشان بەپێی یاسا و بە فەرمانی دادوەر دەستگیر دەکرێن و دەخرێنە قەفەسی زیندانەوە ئێمە بیرمان نەچێت کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی زیندووە کۆمەلگایە کە تونندڕەوی نامۆیە پێی لەم کۆمەلگایە هەر لە ڕابردوشدا زانیمانەکە داعش و ئەزانین کە داعش لە نزیک سنوورەکانی هەرێمی کوردستان بووە کە چەندین شەهیدمان ناوە لەو نێواندا سەری ڕێز و نوازی بۆ شەهیدەکانماندا دەنەوێنین ئەوان بوون کە قەڵغان بوون قسەنگیان قەڵغان بووە بۆ ئەوەی ڕێگر بن لە بڵاوبوونەوەی یاخۆت هاتنە ناوەوەی فکری داعش بۆ سنوورە بەڵام بەداخەوە لە ماوەی ڕابردووە بینیمانە کە تۆڕە کۆمەڵاتەکانیان بەکارهێناوە بۆ ئەوەی ئەم فکرەیە بڵاوکەنەوە لە نێو سەرەتا خێزانی خۆیان پاشان لە نێو کەسە نزیکەکانیان خۆشبەختانە ئەمانە هەمووی تارگێت دەکرێت و ئەکرێنە ئامانج و دەستگیر دەکرێن و دەدرێنە دادگا باش دەستخۆش دکتۆر ئەگەرم لای بەڕێستان قوربانی یەکەم لەم کەیسانەدا کێیە ئەکرێ بڵین ئەو کەیسانی کە ئێستا بە نمونە لە بەرنامەکە بینیمان و تەواوی ئەو کەسانی کە بە ناوی تیرۆریستەوە دەستگیر کراون خۆیان قوربانین و دوجار دوای خۆیان کەیتر دەبێتە قوربانی ئەم بابەتە من لە ڤیددیوکان سەرنجی شتێکمدا ئەم ئەوەی کە بینیم لەناو ئەو ڤیددیویانە یەکسانە بە ئەنجامی ئەو توێژینەوەی کە من لە ماوەی کارکردنی ژیانم لەسەر ئەم گروپانە دەستم کەوتۆ بە تایبەتی لە سەروبەندی نووسینی دکتۆراکەم کە پەیوەست بوو بەم بابەتە و دۆخی عێراق و توندڕەوی ئەو شتانە ئەوەم بۆ دەرکەوت بەڕاستی زۆربەی ئەوانەی کە دەبنە قوربانی ئەم کەیسانە بابەتانە توێژینەوەکان پێمان دەڵێن تەمەنیان لە 14 بۆ 28 ساڵە و ئەوانەیش کە بینیمان ڕێک ئەو فیئەن لە کۆمەلگا کە دەبنە قوربانی بیری توندڕەوی کاتێکیش کە لێکۆڵنیوان لەگەڵاکەیت ینی دەتوێت قسەیان لەگەڵا بکەیت هیچ لە دین نەزان شارەزانین شارەزایەکی سەطحیان هەیە لە دین و ئەوانەیشی کە فێریان کردوون شارەزایەکی سەطحیان لە دین هەیە کەواتە جەهل بە دین و قۆڵ نەبوونەوە لەناو دینا هۆکارێکی سەرەکیە کە ئەم کەسانە دەچنە ناو گروپە تونندڕەوەکانەوە بەدەگمەن بینیمانە کەسێکی بەتەمەن لەوانەوان ئەویان ئەو کەسێک کە لە پشتی ئەم کەسانەوەی بگیرێ و لای هێزەکان هەبێت کەواتە ئەمانە ئەم قۆنە ئەم فئە لە عمری گەنجەکان ئەکەن بە ئەم فئە عمریە لە گەنجەکان لە ناو گەنجەکان ئەکەن بە ئامانج و قوربانی دووهەم منی هاوڵاتیم کاتێکە ئەو پڕ ئەکرێ بێبیرێکی تونندڕەوی دێخۆی بە مناتەقێنێتەوە و دوجار کۆمەلگا هەمووی قوربانیە بۆ لەبەرەوەی کە ئەم بیرە و ئەم کردەوە دەبێتە هۆی تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگا و هەمومان ئەمنیەتی عام لە دەستەدەین کەواتە هەمومان بە شێوەیەک لە شێوەکان دەبینە قوربانی ئەم فکرە و لە یەکێکی تریش لە بابەتەکان کە ینی لەو شتانی کە تێبینیم کرد لە ناو ڤیددیۆکە یەکسانە بە ئەنجامی ئەو توێژینەوەی کە من کردم بە ناوی منهەجی خوێندن لە حوجدە و لە حوجدەکان منهەجی خوێندن لە حوجدە و ناوەندەکانی خوێندنی ئاینی لە کوردستان لە نێوان ئیسلامی نەریتی و ئیسلامی سیاسی ئەمە توێژینەوەی بوو لە سیمپۆزیۆمێک پێشکەشم کرد و ئێستا خۆشبەختانە گەیشتە بە 200 لاپەڕە بینیم ئەو کتێبەی کە کاریگەری کردووەتە سەر ئەو ئافرەتی کە ئێستا قسەی کرد ئەو کتێبە ناوی الأصول الثلاثەیە و کتێبێکی ئاماژەیەشیان بە چی کرد نەواقض الئیسلام ئەمە دوو کتێبن لەگەڵ کتێبێکی تریشەیە کە کاتێک کەسێک دەچێتە ناوم گروپانە ئەم سێ کتێبیان پێ ئاشنا دەکەن ئەم سێ کتێبە هی کەسێکە کە ناوی محەممەدی کوڕی عەبدولوەهاب سەرچاوی بیری تونندڕەوی سەرجەم گروپە جیهادیە تونندڕەوەکانە سەرجەم سەلفەکانە بە هەموو جۆرەکانیانەوە و ئەم کتێبە لە کوردستانە دەخوێنرێ و ڕاستەوخۆ لە سۆشیال میدیا شەرح دەکرێ بە کوردی و چۆن بە چش ڤێرژنێک بتوێ ئەو کتێبە دێتە بەردەست و هەر ئەم کتێبانە لە لای داعش منهەج بوون من هاوارم کرد یعنی وتم تکایە پێداچوونەوە بۆ منهەجی حوجدەکان بکەن بزانن لە ناو هەرێمی کوردستان لەو مزگەوتانە چ کتێبێ دەخوێنرێ ئەهلی اختصاص بێنن پێمان بڵێ ئەم کتێبە تاچن بۆ ئاسایشی نەتەوەی ئێمە من لێرە ببوورە تۆ ڕاگرم مامۆستا مەسعود ببوورە لێرە تۆ ڕاگرم دکتۆر مامۆستا مەسعود کەواتە لەسەر قسەکانی دکتۆر ئەکرێ ئێمە بڵین ئەو مزگەوتانەی کە لە هەرێمی کوردستاندا هەن ڕێخۆشکەرن بۆ بڵاوکردنەوەی بیری توندڕەوی
ئەتوانین ئێمە ینی بەو شێوەیە بڵین مزگەوتەکان ئەو شوێنانی کە خواپەرستی تیا دەکرێت نوێژی تیا دەکرێت ئەمانە خۆیان بۆ خۆیان شوێنێکن یاخۆ ڕێخۆشکەر دەبن بۆ ئەوەی کە ئەم بیرە زیاتر بڵاو بکرێتەوە نەخێر بێگومان مزگەوتەکان سەرچاوی ئارامین باشە حجرە ئاینە عریقە دێرینەکانی ناو وڵاتەی ئێمە سەرچاوی ئارامین ئەگەر مزگەوتەکان و حجرەکان و ڕۆڵی زانایانی ماندوونەناس و مێزەرپاکی ئەم وڵاتە ئێمە نەبووایە سەبیری تونڕەوی زیاتر و زیاترە برد بەڵام ئەو کتێبانەی کە بەڕێز دکتۆری شاری پێکرد ئەو کتێبانە بێگومان سەرچاوی تونڕەوین کە ئوسولی سەلاسەی محەممەدی کوڕی عەبدولوەهاب کە ئەمە کراوە بە مەنهەج لەلای هەندێک لەو مەدرسانە کە خۆشبەختانە ئێستا مەنهەجی حجرە لەلایەن بەڕێز وزارەتی ئەوقاف و لیژنەی باڵای فتوا و یەکێتی زانایان و ئەو دەستە بەڕێزەی کە مەنهەجیان بۆ حجرەکان داناوە بە هەموو مەداریسەکانەوە عەقیدە کتێبی عەقیدە لە حجرەکانە کە خوێنرێ یەکەم کتێبی شەرحی عەقیدەی تەحاوی مامۆستا عەبدوڵڵای هەرتەلیە ڕەحمەتی خوا لە قەبری یعنی ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ حجرە میانڕەوەکان بۆ عەقیدە میانڕەوەکان لە وڵاتی ئێمە بیری تونڕەوی کۆتایی پێدێ بێگومان دەستشلکردن لە هەندێک لە حجرەکانە دەستشلکردن لە هەندێک لە حجرەکانە ئەم کارە ساتانی لێتەوە من وەکو سەرەتاوتم لە وڵاتی ئەمە ئەم فکرە تازەیە بەڵام ئێستا ئەبێ ئێمە قسە لەسەر چی بکەین ئێمە زۆرجار لە وتاری جومعەکانمانە باس لە پێکەوەژانی ئاینیەکەین ئەمە سەرچاوی تەکفیری مەلایە کە پێمانەوترێ مەلاکان کافرن ئێمە پێمان وایە کە پێکەوە ژیانی ئاینی ئەساسە لە دینە چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەدینە پێکەوە ژیانی ئاینی لەگەڵ گاورە لەگەڵ جوولەکە لەگەڵ ئەمانە کردووە ئەمەیە من تەکفیرەکە بۆیە بەداخەوە ئێستا بە گومڕاکردنی خەڵک سەرە کێشیە بۆ کوفر خوشکی من تەنها کافرکردن ئەوانەی کە ئێستا گیراون لای هێزە ئەمنیەکان تەکفیری مەلاکەن ئێستا وەزانن چەندەها کەسی تر هەیە زۆر بە ئاشکرا تەکفیری منهجێک ئەکا تەکفیری ئومەتێک ئەکا تەکفیری بە ئاشکرا تەکفیر و گومڕاکردنی عەقیدەی ئەشعەری لە وڵاتی ئێمە بێڕێزیکردن بەرامبەر بە مەزاهیبی ئیسلامی لە وڵاتی ئێمە بێڕێزیکردن بە ئەقوالی شافعی لە وڵاتی ئێمە ئەمە سەرکێشێ بۆ تەکفیر یعنی نەگەڕانەوە بۆ حجرەکان نەگەڕانەوە بۆ مەنهەجە میانڕەوە دینداریەکان یعنی بە ئاشکرا خوشکی من زۆر بە ئاسایی پرسیار لە مامۆسا هەیە وتارەکەی لە پەیج و لە ئەکاونتەکانی خۆیان هەیە ئەو مزگەوتەی ئێوە بۆ ئەوەندە قەرەباڵخە وەک پرسیاری لێکەن ئەڵێ ئاخر مزگەوتەکەی ئێمە مزگەوتی تەوحیدە یعنی مزگەوتەکانی تر مزگەوتی گومڕاییە مزگەوتەکەی ئێمە مزگەوتی کتاب و سونەیە یعنی مزگەوتەکانی کە لە کتاب و سونە لایەنداوە و لە دینداری لایەنداوە و یعنی مامۆستا مەلا باقری بالک نەخوێندەوار بوو مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس نەخوێندەوار بوو مەلای گەورەی کۆیە نەخوێندەوار بوو ئیبن و ئادەم نەخوێندەوار بوو ئەم جۆرە بێڕێزیکردن بەرامبەر بە گەورە زانەکانی پێشووی ئێمە بیری تونڕەوی بەرهەمەهێنێ لە وڵاتە بۆیە گرنگە وەزارەتی ئەوقاف یەکێتی زانایان هەموو لایەکمان هەوڵی ئەوە بین کە ئەم جۆرە لە خطابی قسەکردنە ئەم تەکفیر و تەبدیع و مشریکردنە یعنی تۆ بەڕێزت ئەزانی لەسەر شەربەتی مەولونامەیەک لە مەجلیسێکە ئەخورێ خەڵک لە وڵاتە ئێمە کافر کراوە بە ئاشکرا ئەڵێ عەرەق و مەشروب خۆیتەوە لەو شەربەتێک کە لە مەولونامەیەکە ئەخورێ باشترە ئێمە تەکفیریە بە ئاشکرا چونکە هەموومان زۆرمان لەو مەولوانە بەداخەوە تەکفیری ئاشکرا هەمومان کافری زۆر باشە نەگەڕێم وڵاتان دواتر بینەری دوو کەیسی تر ئەبین بابزانین ئەوان لەسەر ئەو بابەتە چی دەڵێن ئەوان چۆن هزری توندڕەویان وەرگرتووە با پێکەوە بینەر بین دواتر لەگەڵتان بەردەوا ببین فەرمووی ناوم شێخ حوسێنیە موالیدم 2000 بە ئەسڵ خەڵک کەرکووکم دانیشتوی گوندی چیوەی خواروم پیشە مامۆستای ئاینیە بەڵام تاعین نیم خۆبەخشم ڕێگەپێدانم نییە لەو قاف لە ساڵی 2014 کە ماڵم لە هەولێر بوو مامۆستایەک بەناوی مامۆستا کامەران کەریم کە ناوبانگی زۆر بوو وانەی ئاینی داوتەوە لە مزگەوتدا بوومە خوێندکاری مامۆستا کامەران کەریم وانەکانی عەقیدەم لەلا دەخوێند وەکو ثەلاثەة الأصول و نەواقض الئیسلام و قەواعد ئەربەعە بەو هۆیە فکری توندڕەوی و تەکفیریم وەرگرت پەیوەندیم بە نهێنی لەگەڵ مامۆستا کامەران کەریم دروست کرد پاشان بە هەمان شێواز پەیوەندی و ئاشتایم لەگەڵ مامۆستایەک بە ناوی مامۆستا سۆران ئەحمەد کە ناسرا بە سۆران تەوحیدی دروست کرد دواتر دەستم کرد بە سێرکردنی ڤیدۆ و چارەکەکانی دەولەی ئیسلامی لە ڕێی موئەسەساتی ئەجناد و فورقان و بەتار کە بڵاوکراوەی دەولەی ئیسلامی بوون دواتر لە ڕێی ئەو مزگەوتانەی کە تێیدا مامۆستا بووم وەکو مزگەوتی گوندی قەفار مزگەوتی گوندی کانیشۆک و گوندی چیوەی خواروون فکرەی دەولەی ئیسلامی بڵاو دەکردەوە
و لەگەڵ تۆڕە کۆمەڵاتیەکان. دواتر چەند کەسانێکم ناسی لە ڕێگای تۆڕە کۆمەڵاتیەکانەوە کە لە سووریا بوون بڕیارمدا لە ڕووی مادی و پارە و هاوکاریان ببم لە ڕێگای چەند سەرمایه‌دارێکەوە هاوکاری و مادی و پارەم بە ناوی یارمەتیدانەوە کۆدا کردەوە لە ڕێگای چەند نووسنگەیەکی ناردنی پارەوە لە شاری هەولێر دەمنارد بۆ کوڕێک لە تورکیا بە ناوی ئەمیر عوثمانەوە و هەروە ئەویش دەینارد بۆ سووریا. لە ساڵی 2020 لە شاری هەولێر لەلایەن ئاسایشی هەولێرەوە دەستگیری کرام، بەڵام لە دوای هەفتەیەک ئازاد کرام. بەهۆی ئەو فکرە و بیرکردنەوەی کە ئێمە هەمان بوو سەرجەم پێشمەرگە و هێزە ئەمنیەکان و مامۆستای ئاینیمان پێکافر بوو. دواتر چەند جارێک بڕیارمدا هیجرەت بکەم بۆ سووریا، بەڵام لە ڕێی هێزەکانی ئۆپراسیۆنەوە دەستگیر کرام. ناوم دانیشتووی شاری قەڵاتزێ لە دایکبووی 28/1994 ناسراو بە مەلا دەرچووی کۆلێژی شەریعە لە 2010 بۆ 2015. من لە مەودای خوێندنمدا لە زانکۆ چەند کەسێکم ناسی کە پەیوەندیان بە سووریاوە کرد بۆ مەبەستی جیهادکردن لە ناو دەوڵەتی ئیسلامی و جەبهەی نوسڕەدا. من بەهۆی ئەو چەند کەسەوە کاریگەریەک لەسەر دڵمدا دروست بوو کە دوای ئەوە وەکو پەڵەیەک لەسەر دڵم مایەوە کە تاوەکو 2018 کە من کەسێکم ناسی لە قاوەخانەی کە فکری تەکفیری مەلا کامران کەریمی هەبوو. دواتر بووین بە برادەر و بە هاوڕێ، منیش بەهۆی ئەوە فکری تەکفیریەکەم وەرگرت، تەکفیری سەرجەم هێزە ئەمنیەکان و سەرجەم ئەحزابەکانم کرد. دوای ئەوە وردە فکرەی جەبهەت النوسڕەم وەرگرت. بەهۆی جەبهەی نوسڕەوە تێکەڵی لە ئاگرانی داعش بووم لە تۆڕە کۆمەڵاتیەکانی فەیسبوک. لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە ڕێگەی فەیسبوکەوە بڵاوکراوەکانی جەبهەت النوسڕەم بڵاو دەکردەوە. بەهۆی ئەوەشەوە لە ئاگرانی دەوڵەتی ئیسلامی دەهاتنە کۆمنتەکان و ڕەدیان دەدامەوە. بەهۆی ئەو گفتوگۆ و مناقەشەی کە لەگەڵم کردن، منیش لە کۆتاییدا قەنەعاتم پێهێنا. دوای ئەوە هەردووکمان بەهۆی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە من و فکرەی دەوڵەتی ئیسلامیمان وەرگرت. دواتر کە فکرەکەمان وەرگرت بیرمان لە هیجرەت کردەوە لەگەڵ کە ئێرە بەجێ بێڵین، چونکە ئێمە کوردستانمان سەرجەم موچەخۆران و ئاسایش و هێز ئەمنیەکانمان بە کافر دەزانی. بەهۆی ئەوەی کە ئێمە فکرەی دەوڵەتی ئیسلامیمان وەرگرت، برایەکی بامان شێوە فکرەی دەوڵەتی ئیسلامی وەرگرت. هەروە دواتر کە هاوسەرگیری کە خێزانەکەشی فکرەی دەوڵەتی ئیسلامی وەرگرت. دوای ئەوە کە هەمومان ئەو فکرەمان وەرگرت، چەند کەسێک ترمان ناسی بە ناوی کە هەمان فکرەی داعشیان هەبوو، فکرەی دەوڵەتی ئیسلامیان هەبوو. بەهۆی ئەوە زیاتر ئێمە وابەستەی فکرەی دەوڵەتی ئیسلامی بووین کە بیرمان لە ڕێگاک دەکردەوە بۆی هیجرەت بکەین. دارالکوفری کوردستان کە پێمان وابوو کوردستان دارالکوفرە، پێویستە بەجێ بهێڵدرێت، چونکە ئەگە بەجێ نەهێڵدرێ ئێمە لێرەدا شەریکین لەو تاوانەی کە خەڵک دەیکات. بۆیە بیرمان لە هیجرەت کردەوە. لە ڕێگەی پەیوەندی بە کەسێکەوە کرد بە ناوی کوردیش بە ناوی کوردی کە ڕێگای هیجرەتمان پێ بدە. بەڵام ئەو کەسە تیجارە ڕێگای هیجرەتکردن ئاسان نییە. بەهۆی ئەوە پەشیمان بووینەوە و وریارماندا کە لە هەرێمی کوردستان بمێنینەوە زیاتر لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوکەوە فکرەی دەوڵەتی ئیسلامی بڵاو بکەینەوە و لە ڕێگای تەلیگرامی شۆ چاودێری لە هەواڵەکان بکەین، داخوا هەواڵەکانی دەوڵەتی ئیسلامی گەیشتووە بەکوێ وەکەی شوێنێک دەگرن، ناوچەیەک دەگرن کە بۆمان ئاسان بێ و هیجرەتی بۆ بکەین. من تا ئەو کاتەش کە گیرام فکرەی دەوڵەتی ئیسلامیم هەبوو، سەرجەم هێزە ئەمنیەکان، سەرجەم سوپای وڵاتان نەکرد پێشمەرگە، هەموویانم بە کافر دەزانی. پێم بوو هەموویان لایانداوە لە شەرعی ئیسلام و حکم ناکەن بە قورئان. بەهۆی ئەو تۆمەتانەوە من تەکفیرم دەکردن. ئێمە دوای ئەوەی بەردەوام بووین لە بڵاوکردنەوەی فکرەی دەوڵەتی ئیسلامی، کە دوای ئەوەی کە هیجرەتمان بۆ نەڕەخسا، ئیتر نوێژمان لە دوی هیچ مەلاک نەدەکرد، چونکە پێمان وا بوو بەرگری لەو حکومەتە دەکەن، بەرگری لە دارالکوفر دەکەن، نوێژمان لە دوو نەدەکردن و بە کافرمان دەزانین.
دووبارە سڵاو ئازیزان مەگەڕە بۆ لای میوانەکانم کاک سەلام سەرجەم هێزە ئەمنیەکانیان بە کافر ئەزانی ئێوە هەمووتان کافر بوون. هەمیشە ئێمە پەیامی ئێمە وەکو بەتەکیید بەداخەوە لە فایل و دیاردامی تەکیید لەسەرەواکەینەوە کە تاوانەکان هەرچەند گەورە بن تاوانبارەکان چەند لێزانیش بن هیچ کات لە دەستی یاسا دەربازیان نابێ. کەواتە ئێوە لەم بارەیەوە چۆن دڵنیایی دەدەنە خەڵک لە کاتێکدا ئەم بابەتە هەیە وەکو تەواوی بەرنامەکەش ئاماژەمان پێ کردووە مەترسیە و دەبێ ئەم مەترسیە کۆنتترۆل بکرێ بەڵام چاوەکان لەسەر ئێوەیە وەکو لایەنی ئەمنی چۆن دڵنیایی دەدەنە هاوڵاتیان ڕەنگەستە کەسانێکە بن کەم بەرنامەی ئێمە بینن لە خۆمان بترسین لە ڕۆڵەکانمان بترسین لە کەس و کارمان بترسین بەوەی کە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئاشنایەتیان لەگەڵ ئەم کەسانەدا هەبێ کەواتە ئێمە چۆن بتوانین وە کاری ئێوە چی دەبێ بۆەوەی ڕێگری لەو تاوانە بکەین کە ئێستا بڵاو بۆتەوە. دەستخۆش پەیامی ئێمە پەیامی ئاشتیە باش ئۆپراسیۆنەکانی شوێنەکە بۆ ئێوە کافرن کاکتن بە نەزەری ئەوان خاکی هەرێمی کوردستان هەرناوی ناورا دارالکوفر هەموو ئەوانەی لەسەر ئەم خاکەن بە کافری دەزانن باش و تەکفیریان کردووە ئیتر لە فەرمانبەری حکومی بێت لە داوم دەستگای ئەمنیەکان بێت لە هەتا لە کاسبکاری نەوبازاڕەکان ئەمانە هەمویان بە کافر ئەزانرێن لەلایەن ئەوان بۆیە پەیامی ئێمە پەیامێکی ئاشتیە ئۆپراسیۆنەکانیشمان هەر بۆ ئاشتیە بۆ پێکەوە ژیانە لە ئەم بابەتی کە ئێمە پێمان خۆش نییە خەڵک بخینە زیندانەوە یان کەسێک بچێتە زیندانەوە بەڵام بابەتی هۆشیاری زۆر گرنگە بۆ خێزانەکان کە تاوەکو لە نزیکەوە ئاگاداری کەس و کاری خۆیان بن خوشک و برای خۆیان بن کە تۆڕە کۆمەڵاتیەکان زیانیش ئەگەینێت بە کۆمەڵگا هەر بۆیە ئێمە لە ئەم چوارچێوێدا لە ڕابردوودا هەر لەم نزیکانە کۆبنەوەیەکی فراوانمان ئەنجام داوە لەگەڵ یەکێتی زانایان لەگەڵ مامۆستا ئاینیەکان هەروەها لەگەڵ بەڕێبەری گشتی ئەوقاف و لەگەڵ نوێنەری حیزبە سیاسیەکان لەگەڵ نوێنەری وەزارەتی ئەوقاف تاوکو بیرڕا سەلام ئەم هەماهەنگیە تا چەند گرنگە لەم بابەتەیە هەبێت ئەمە هەماهەنگیە سەرەتا زۆر گرنگە بۆ ئاڵوگۆڕکردنی بیرڕا لەسەر فکری توندڕەوی لەسەر ئەوەی پێیان بڵین کە ئەم فکرە هەیە ئێوە چیتان مەبەستە چیتان ئەبێت بە دڵنیاییەوە ئەوانیش ئەم فکرە توندڕەویان ڕات کردوێتەوە و هەوڵەکانی بەڕێبەرایەتی ئۆپراسیۆنەکانیان بەرز نرخاند لە ڕووبەڕووبوونەوە و هەروەها بەرەنگاربوونەوەی فکری تیرۆر فکری توندڕەوی لە ناو کۆمەڵگەدا. دەستان خۆش بێ ئەچمۆلای دکتۆر سالار دکتۆر هەر لە سەرەتای بەرنامەکە باست لەوە کرد کە دەبێت پلانێکی تۆکمەدا بێ بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەم تاوانە مەترسیداری کە لە هەرێمی کوردستاندا هەیە ببینەوە و مساژ ئاماژەی بۆ کرد بە نیسبەت ئێمەوە ئەم بابەتە تازەیە و ڕەنگە کەسانێک بە نەشارەزایی بکەونە داوی ئەم بابەتەوە یعنی چۆن هۆشیاری بە خەڵک بدرێ و لەو بارەیەوە چی بکرێ ئێمە دەبینی لە ئێستادا کۆمەڵێک گروپی جیاوازی ئیسلامی هەیە یعنی جۆرە سەر لە شێواویەک لە لای خەڵک دروست بووە ئەمانە هەمویان تا چەند هۆکارن بۆ بڵاوبوونەوەی ئەم جۆرە تاوانانە و چۆن ڕێگەی لێ بگیرێ لە دیدی ئێوە وڵی ئێمە وەک ڕۆشنبیران و بە تایبەتیوانی کە لەم کەیسانە ئیشەکەین و توێژینەوەکەین ومانە دەمێکە هاواری ئێوەمان کردووە کە دەبێ دژەگوتار بەرهەم بێنین و توێژینەوەکانیش پێمان دەڵێن دژەگوتار کار شتێکی گرنگە و بە تایبەتی لە عێراقا کە پێ دەوترێ الخطاب والخطاب المضاد تۆ ئەو بە شێوەیەک مخاتەبەی خەڵکەکە قسەی بۆ دەکات تۆ دەبێ بە پێچەوانی ئەو بێ ئەو قسەی ئەو گوتاری ئەو خاتە ناو خەڵکەوە هەڵی وەشێنیتەوە هەڵوەشانەوەی ئەم گوتارش پێویستی بە دامەزراوەیەک کە هەیە دامەزراوەیەکی گەورە کار بکات لەسەر ئەوەی کە لە ڕووی فکریەوە مواجهەی ئەم کەسانە بکە بەداخەوە ئێمە سەکۆیەکی فکری هێندە بە قوتمان نییە کە بەرەنگاری ئەو هەموو سەکۆ داعشێ بێتەوە ئەو کەسەی کە قسەی کرد باسی تیلیگرامی کرد تیلیگرام تەنها من لە تیلیگرام 5 گروپم لایە هەر 5 گروپەکە گروپی جیهادی توندڕەون بەڵام لە تیلیگرام تۆ ئەگەر بە تیلیگرام بە نمونەوە بگرین چ گروپێکت لایە کە پێچوانی ئەم فکرە دەخاتە ناو خەڵکەوە نیتە و ئاماژەی بەس شتێکی دیکە کرد تەمیلکردن سەرچاوی دارایی و لە ڕێگەی بانقەکانەوە لە ڕێگەی کەسایەتی دەوڵەمەندەکانەوە ئایا هێزە ئەمنیەکان و ئێمە پرسیوانە لە خۆمان ئەو کەسایەتی دەوڵەمەندە کێ لە پشت تەمیلکردنی ئەمانەوەیە بۆ ئەوەی کە پارە ڕەوانەکەن و پارە بە ئاسانی هاتوچۆ پێ بکەن لە وڵاتەوە ئایا بەڵێ و ئایا ئەو شوێنانی کە لێوە حواڵەکەن کوێیە دەزانی ڕۆشنبیرێک کە قسەیەک دەکات لە سوۆشیال میدیا دەبێ کاتێک کە سکاڵای لێ دەکرێت
دەبێت پارەی محامەکەش خۆی بیدا هەموو ماندووبوونەکە خۆی بیکەوە لە ئەنجامە دێت هیچ گوتارێکت بۆ ناکاتە ناو سۆشیال میدیا. دەستان خۆش بێ دکتۆر بەداوای لێبوردنەوە هیچ کاتم نەماوە ئەمێ زۆر بە کورتی مامۆستا کۆتا قسەی خۆتانم پێ بڵێن سوپاس دەکەم بەداوای لێبوردنەوە کاتی بەرنامەکەم تەواو بووە. واللهی بێگومان بیری تەکفیری عقیدەیان و هەڵسوکەوتیان و سیماکانیان خەواریجە و لە کۆنیشون نوێشە ئەوانەی کە بیری تونڕەویان هەیە هەمان سیلک و منهەجی خەواریجیان گرتووە. ئومێ دەکەم بە هەموو لایەکمان ئێمە بتوانین بەلایانی پەیوەندیدار وەزارەتی ئەوقاف جێگەی دەستخۆشیە کە وەکوتم ئەو منهەجەیان تازە کردوتەوە بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵانەی کە لە پێشوە هەبووە یەکێتی زانایان و لێژنەی فتووا و مامۆسایانی ئاینی و هەموو خاوەن قەڵەم بەدەستەکان بتوانین خزمەت بەم وڵاتە بکەین چونکە ئەمنی قەومی ئێمە پەیوەستە لەسەر ئارامی پەیوەستە لەسەر وەسەتیەت و میانڕەوی. بیری فکری کورد لە سەرەتای ئیسلامەوە تا ئێستا ئەم بیرە ناموانەی تیان نەبووە. ئومێ دەکەم ئینشاءڵڵا بەرەو کۆتایی. دەستان خۆش بێت مامۆستا سوپاس بۆ میوانەکانم عەقید. سلام عەبدولخالق بەڕێزیان لە پرسراوی ڕاگەیاندنی دەستگای ئاسایشی هەرێم سوپاسکە لەگەڵمان بوون. دکتۆر سالار تاوەگۆزی مامۆستای زانکۆ، مامۆستا مەلا مەزعود جاف پێشنووژ و تارخوێن سوپاسکە ئەم شەو لە فایل و دیاردە لەگەڵم بوون. بیرتانێنمەوە هەتا هێزەکانی ئۆپراسیۆن و تەواوی بەڕێوەبەرایەتیەکانی دەستگای ئاسایشی هەرێم هەبن ئێمە بە ئارامی لە ماڵەکانی خۆمان و دوجاریش کۆمەلگایەکی ئاراممان دەبێت بە ئومێدی ئەوەی هۆشیاریمان بە ئێوەی بینەرەکانمان دابێت تاکو هەموو بەیەکەوە هاوکار بین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو تاوانە خودت ئەو تیرۆریستانی کە دەیانێت کۆمەلگای ئێمە بشێوێنن. تا بەرنامەی داهاتوو بە فایلێکی نوێ لەگەڵتان شاد دەبمەوە. هەر هەبن بەخۆش.